ئەمڕۆ بۆ هاوکاریکردنی خوێندنگە و خوێندکاران بڕی 150,000 دەمامکی بەخشیوەتە وەزارەتی پەروەردە تاکو و خوێندکاران لە تاقیکردنەوەکانی خۆناغی 12 جێبەجێ بکەن. ئەم دەمامکانە هەر لە هەولێرە و لە دووهۆک و سلێمانی و هەڵەبجە و گەرمیان دابەشەکرێت. یەکێکە لەو هەنگاوانەی کە بۆ خودپارێزی خوێندکاران لەگەڵەوەی کە تاقیکردنەوەکان جێبەجێەکان لامان کاتە بتوانن لە ڕووی تەندروستیەوە پارێزراو بن. یەکێک لە مەرجەکانی تەندروستی و خۆپارێزی مەسەلەی دەمامکە و هەندێک جاریش زەڕورە دەستکێش بێ و لەگەڵی شادووری قوتابیان و خوێندکاران بۆ پاراستن لەم ڤایرۆسە لەم نەخۆشیە و قەنەعەتم وایە ئەمە ئەرکێکی هەم پیرۆزی نەتەوەی و نیشتیمانیە هەم خزمەتێکە بە قوتابی خوێندکار هەرچەندە ئێمە ڕێنمایەکانی تەندروستی بڵاومان کردەوە کە دایک و باوکە و با دەستکێش و دەمامک بۆ قوتابیان و خوێندکاران بکە بەڵام ئێمە وتمانە نەکرد خوا نەخواستە دەست نەکەویان نەتوانن ئەمانە دابین کراوە ئێمە سوپاسیانەکەین و دەورێکی زۆر باشیە. ئێمە باشمان زانی گشت ناوەندەکانی خوێندن تاقیم بکەین ئەمەش لە پێناو پاراستنی تەندروستی خوێندکارانە. پەنجا و شەش هەواڵی تاقیکردنەوەمان هەیە کە بریتیە لە 31 هەواڵ بۆ خوێندکارانی زانستی بۆ هی زانستیەکانەکە 31 هۆڵە کە 1514 خوێندکاری لە هەردوو ڕەگەزەکە هەیە. هی دوو هەممان هۆڵی کارێکمان خستووە هینێکمان هەیە 18 هۆڵی وێژەییمان هەیە کە 794 قوتابی لە هەردوو ڕەگەزەکەی لەخۆ گرتووە. بەرداشتی گەنم لە ئەوایلی تیرمانگەوە لە ئوستانی کوردستان شروع بووە. ئەمساڵ 590,000 هێکتار لە مەزارعی گەنمی ئوستانی کوردستان تحتی کشتی گەنم قەراری گرتووە. ئەمساڵ پیشبینیە بێ کە نزیک بە 1,100,000 تۆن تۆلیدی گەنممان ببێ و 1 میلیۆن تۆن خەریدی گەنممان بێ کە ئەمساڵ احتماڵی هەیە پیشبینیەکەین کە ڕوتبەی دووەمی کشوەریمان لە تۆلیدی گەنمە بەخۆی اختصاص بێ و نزیک بە 10% نسبت بە ساڵی گذشتە. بەندە بەرجە دۆ شروعەکەینە کار ئەچینە خۆزستان بعد خۆزستانتینە و منتەقەی خۆمان لە هەکتارێکە گەنم ئاویە تونێک و 200-300 کیلۆ دەرە تێرێت و دەیمیژە حدودەن تونێ